یاریەکانی قۆناغی کۆتایی خولی پلەیەکی عێراق بۆ تۆپی باسکە بە بەشداری 6 یانە و لە شاری هەولێر و لە هۆڵی کۆلێژی پەروەردەی جەستەی و زانستەوەشیەکانی زانکۆی سەلاحەدین 3 یانەش گەیشتنە خولی پیشەگەرانی عێراق. یانەی نەفتی شیمالی شاری کەرکووک توانی بە جیاوازی 10 خاڵ و بەنجامی 82 خاڵ بەرامبەر 72 خاڵ لە سابیز بباتەوە با پلەی یەکەم و بەبردنەوەی هەر 5 یاریەکە خۆی بگەێنێتە خولی پیشەگەرانی عێراق. دوای پاڵەواتێکی زۆر لە دوای 3 قۆناغ لە دوای ئەوەی کە بە بەشداری 20 یانە ئێمە توانیمان 3 قۆناغ ببڕین لە قۆناغی کۆتاییە نافسەکە قورستر بوو و توانیمان لە هەر 5 فەریقی تر بینەوە لەخوا بەزیایەوە سپاس بۆ جارێکی تر نەفتی شیمال گەڕایەوە بۆ خولی یانە پیشەگەرەکانی عێراق. هەستێکی خۆشمان هەیە. یانە یەقڵە توانی بە جیاوازی 3 خاڵ و بە ئەنجامی 76 خاڵ بەرامبەر 73 خاڵ لە ئالیات شۆرتە بباتەوە و بە سەرکەوتن لە 4 یاری و بەدەستێنانی پلەی دووەم خۆی بگەێنێتە خولی پیشەگەرانی عێراق. سوپاس و ستایش بۆ خوای گەورە وەک یانەی یەقڵە پلەی دووەممان بەدەستێنە و سەرکەوتین بۆ نایە. لاوەکانمان وەک دیارە زۆر دڵخۆشن. ئەم سەرکەوتنە پێشکەشە بە شارەکەمان شاری دیوانیە بەکارکردنی تەواو یاریزانان و ڕاهێنەران و دەستەی کارجێڕی بەرهەم هات. لە دوایاریش دهۆک بەهۆی بێهیوابوونی و تووشی شکست هاتن لەسەر جەمیاریەکان بەرامبەر نەفتی میسانیش پاشەکشەی کرد بە ئەنجامی 20 بە هیچ بە دۆڕاو ئەژمار کرا. نەفتی میسان بە پلەی سێم گەیشتە خولی پیشەگەرانی عێراق. سوپاس بۆخوا دوای تێکۆشانی ستافی ڕاهێنەران و چەند یاریزانێکی بژاردەی باشی پارێزگای میسان و پارێزگاکان سوپاس بۆخوا پلەی سێممان لەم خولە بەدەستێنا. یاریەکانی قۆناغی کۆتایی خولی پلەیەکی عێراق دوای 5 ڕۆژ لە بەڕێوەچوونی لە شاری هەولێر کۆتایی هاتوو. یانەکانی نەفتی شیمال و یەقڵە و نەفتی میسان گەیشتنیان بە وەرزی داهاتووی خولی پیشەگەرانی عێراق مسۆگەر کردو. یانەکانی سابیس و دهۆک سەرکەوتون نەبوون لە گەیشتن بە ئامانجەکەیان. حسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.